چۆن ژاپۆن بوو بە باشترین وڵات لە بەرگەگرتنی بوومەلەرزە؟ باڵەخانە بەرزەکان چۆن دروستکرا؟ بۆچی لە کاتی بوومەلەرزەدا باڵەخانە بەرزەکانی ژاپۆن سەما دەکەن بێ ئەوەی بڕوخێن؟ لە کاتێکدا ژاپۆن ڕۆژانە بەدەست مەترسی بوومەلەرزەوە دەناڵێنێت بۆ پێی دەکەوێتە ناوەندی پشتێنەی بوومەلەرزە کە مەترسی بوومەلەرزەی توندی لەسرە، بەڵام کاتێ بوومەلەرزە ڕوو دەدات بینابەرزەکانی ئەو وڵاتە پارێزگاری لە خۆیان دەکەن و هاوسەنگی خۆیان دەپارێزن لەگەڵ تەکنیکەکانی سەماکردن کە مامەڵە لەگەڵ بوومەلەرزە مەترسیدارەکان دەکەن بەبێ ئەوەی بڕوخێن. مێژووی ئازاربەخشی ژاپۆن لەگەڵ بوومەلەرزە ئیلهام بەخش بوو بووە تەلارسازی، چونکە دیزاینەر و ئەندازاریانی تەلارسازی لەو وڵاتە بەردەوام لە کێبڕکێ و گفتوگۆکردندا بوون لەگەڵ شارەزایانی بوومەلەرزە بۆ کەمکردنەوە یان نەمانی کاریگەریە وێرانیەکانی. پابەندبوون بە ستانداردە نێودەوڵەتیەکان لەو وڵاتە بە بەکارهێنانی دامپارەکان کە بەشێکی زۆری وزەی بوومەلەرزەکە هەڵدەمژن هۆکاری سەرەکی بوو بۆ نەهێشتنی کاریگەریەکانی بوومەلەرزە یەک لە دوای یەکەکان. بەپێی راپۆرتێکی سکای نیوزی عەرەبی کاتێک لە ساڵی 2011دا بوومەلەرزەیەک بە گوڕی نۆپ لە ژاپۆنی گرتەوە 27 شەمەندەفەری خێرا لە خزمەتدا بوون و یەک بیناش زیانی پێ نەگەیشت. بەڵام کاتێک بوومەلەرزەیەک بە گوڕی 7.7 پلە سووریا و تورکیای گرتەوە ئەنجامەکەی کارەسات. ئەمەش پرسیارێک دەوروژێنێت، ئایا چۆن داهێنان لە بنیادنانی باڵەخانە بەرزەکان دەتوانێت ژیانی خەڵک لە مەترسی بوومەلەرزە بپارێز؟ کارەساتی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا پرسیارگەلێک دەخاتە سەر ستانداردی بیناسازی، وەک ئەندازیارانی بیناش دەڵێن دەبوو بینابەرزەکان بە پێوە بمانایەتەوە و نەڕووخانە ئەو هەموو قوربانیەی لێ نەکەوتایەتەوە. پرسیارەکە بۆ ئێمە ئەوەیە، ئایا لە هەرێمی کوردستان ڕەچاوی ستانداردە نێودەوڵەتیەکان کراوە لە دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون؟ کێبەر پرسیارەتی ژیانی ئەو هەموو خەڵکە لە ئەستۆ دەگرێت لە ئەگەری ڕووداوێکی لەو جۆرە. دەتوانین بپرسین ئایا ئێستا هەرێمی کوردستان بووە بە ژاپۆن لە کاتی ڕوودانی بوومەلەرزە باڵەخانە بەرزەکان سەما دەکەن و نەڕووخێن؟